من فەرشیدی کاکەوەندم لە ساڵی 1362 هەتاوی لە شاری قەزوێن لەدایک بوومە. لە ساڵی 1375 دەستم بە فێربوونی تەمبور کردووە. ماوەیەک لە لای مامۆستا سەید کەمال ڕەزایی وانەم وەرگرت. ماوەیەکیش لەلایەن کاک بوربەخشی تاهیریان بوو کە لە شاری سەحنەی قەزوین دەژیا. لەو کاتەوە تاوەکو ئێستا کۆنسێرت و ئەلبومی زۆرم هەیە. لە ساڵی 1388 هەتاویش دەستم بە فێربوونی کەمانچە کردووە. ئەوەش فێر بووم. سازی تەمورە بە دوو بەشی جیاباز دەکرێت لە بواری مۆسیقایی کە کۆنترین ئامێری مۆسیقای لە ئێران کە مێژووەکەی دەگەڕێتەوە بۆ 2500 ساڵ پێشێستا کە لە ناوچەی شوش لە ئێران دۆزراوەتەوە. بەشێکی دیکەی دەگەڕێتەوە بۆ ئاینی یارسانەکان کە بۆتە هۆی ئەوەی تەمبور بە سازێکی ئاینی پیرۆز ببیندرێت لە ناو یارسانەکان. دوای ئەوەی پێشوازی زۆر باش لە گروپەکەمان کرا، بیرمان لەوە کردەوە کە گروپەکەمان فراوانتر بکەین. لە ساڵی 1394 و 95 هەتاوی گروپی میوزیکی هاناوا کە لە واقعدا ئۆرکێسترایەک بوو بە بەشداری 28 کەس دامەزرا. چەندین کۆنسێرتی زۆر باشمان هەبوو، بەڵام بەهۆی ڕەوشی کۆڕۆناوە لێک دوور کەوتینەوە و ئێستا پێکەوە کار ناکەین. تا ببینیم شرایط چی صورت میشه. در رابطه با تنبور با توجه به منابع تاریخی که وجود داره نیگار و وێنەی تەمبورمان لە زۆربەی نووسراوە مێژوویەکاندا کە لەسەر بەرد نووسراون چ لە ئێران چ لە کوردستانی عێراق دیتووە. بۆیە پێم وایە ئەم ناوچانە گشتی ئێرانی گەورە بووە، چونکە جێگە و پێگەی تەمبور لە تەواوی ئەو ناوچانەدا دیارە. لەسەر زۆربەی نیگارە بەردینەکان وێنەی تەمبور و تەمبورژانەکان کێشراوە. هەروەها زۆربەی نووسینەکانیش باسی تەمبور دەکەن. ئەو کاتیش ئەو تەمبورانەی ژەنیویانە پیرۆز بوونە. پێش هاتنی ئاینی ئیسلام میوزیکی ئاینی و هەڵپەرکێ و پرسە و شەڕ و تەنانەت میوزیکی ڕاوکردنیشمان هەبوو. هەر یەک لەو میوزیکانە ساز و ئاوازی تایبەت بەخۆی هەبووە. در کنار بربط و چنگ از جمله سازهایی بودش که در مراسم آیینی ازش استفاده می‌شد. بە بڕوای من بۆ یەکەم جار خوالی خۆش بوو شارەحیمی ئوستاد سەید خەلیل بوو تەمبوری هێنایە قەزوین. ئەو تەمبورەی لە قەزوین هەیە بە تەمبوری شاری سەحنە دەچێت. تەمبور لە ناو ئاینی یارسانەکاندا زۆر پیرۆزە. تەمبور زیاتر لەو مەقامانەی حاڵ و هەوای عیرفانیان هەیە دەژەندرێ. تەمبور بەڕای من ڕیشەی ئینسان بوونە. یارسانەکان دەڵێن کاتێک ڕۆح بە ئەمری یا حەق هاتە ناولەش بێقەرار بوو. پاشان جوبرائیل تەمبوری ژەنی و ڕۆح لە ناو جەستەدا قەراری گرت.
شد.